بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوتان لێبێ دووبارەتمەوە خزمەتان لەگەڵ میوانی زۆر بەڕێزم مامۆستا محەممەد جەلال بەرزنجی سەرۆکی کۆمەڵی کوردی لە بەریتانیا. مامۆستا پرسیاری ئەمڕۆم ئەوەیە کە ڕەوەندی کوردی لە بەریتانیا تا چەند پابند بردینی ئیسلامی پیرۆزۆ. بەنای خی گەورە و میهرەبان، خی گەورە سەلامەتت کە کاک شەمووس. زۆر بەڕێزی. ئێمە هەمومان وەکو ڕەوەندی کوردی لە وڵاتی بەریتانیا ئەزانیت یەک حاڵەت هەیە زۆر مهمە کە بیزانین. الحەمدولله پابندێکی باشمان هەیە بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە و مزگەوتەکانمان شاهیدن. ئێمە لە وڵاتی بەریتانیا 37 مزگەوتی کوردیمان هەیە کە ئەمە جێی دڵخۆشیە و زیاتر لە 45 نزیکی ئێستا نزیکە بینەوە لە 45 قوتابخانەی کوردی بەڵێ لە بەریتانیا، بەڵام زۆرینیان لە ناو مزگەوتەکانن. لەگەڵ ئەوەشدا شارێکی وەکو بێرمیگام 5 مزگەوتی کوردیمان هەیە، لە یەک شار 5 مزگەوتی کوردیمان هەیە. بۆیە دەمەوێت ئەوە بڵێم کە ئێمە هەمومان دڵخۆشین، بەڵام دەبێت مامۆستایانی ئاینی و بانکخوازان زیاتر هەوڵ و جوهد و ماندووبوونی خۆیان بکەن بۆ ئەوەی کە ئەوانەشمان کە ئەم وڵاتە و کەشوهەوای ئەم وڵاتە و هاوڕێی خراپ و بەعزێک لە ئازادیەکانی ئەم وڵاتە بەلا ڕێدا بردوونی هەمویان بتوانین بینینە بۆ مزگەوت. قسەیەکێ دەڵێ بەپێی خۆ دەرە بۆ مزگەوت تاوەکو بەشانیان هێنایی بۆ مزگەوت. ئێمە زۆر کەسمان بەشان برد بۆ مزگەوت وەفاتی کرد، بەڵام بەپێی خۆت بێ بۆ مزگەوت باشترەوەی کە لە سەرشان بێ بۆ مزگەوت. داستا یەک شتی تریش ئەوەیە کە لە ژێر ڕۆشنایی ئاەتێکی خۆی تەبارەک و تەعالایە زۆر مهمە ئینسانەوە بزانێ وكلهم آتيه يوم القيامة فردا. ئەم ئاەتە زۆر مهمە، تەئەمولی زۆر زیاتر پێویستە. حرب جدی کاکە شەمووس سیرکە وكلهم آتيه يوم القيامة فردا، واتا ئێمە یەک ئەچینە بەردەم خۆی پەروەردگار. ئیتر تۆ لە بەریتانیا بووی، لە ئەڵمانیا بووی، لە کوردستان بووی، لە سین بووی، چوزانم لە نەخۆش بووی، دەوڵەمەند بووی، فەقیر بووی، هەژار بووی، جوابت هەبوو جوابت نەبوو، هەر ئاستێکت هەیە لە بەردەم خۆی پەروەردگار بە تەنها ڕاگیری. ئەم بە تەنها ڕاگردنە ئیتر تۆ و خۆی پەروەردگارن. خی گەورە دیفاع ینی پرسیارت لێکا لەسەر ئەو کردوانەی کە کردوتن و هەموو جەستەشی شتایەتە لەسەر کردەوەکانت کە کردوتن. بۆیە دەمێ ئەوە بڵێم ئێمەی کورد لە وڵاتی بەریتانیا من دڵخۆشم پێی، بەڵام مانای ئەوە نییە هەموو کوردیش لە مزگەوتایە، چونکە ئێمە قەینا دەڵێم 37 مزگەوتمان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کوردێکی زۆریشمان هەیە لە وڵاتی بەریتانیا. بۆیە من داوام وایە لە تەواوی کوردانی بەریتانیا یعنی هەرچیەک ئەەکەی خوات لەبیر نەچێ، هەرچیەک ئەەکەی خۆی پەروەردگارت لەبیر نەچێت، کە خۆی پەروەردگار ئاگای لێتە لە هەموو ئەو شوێنانەی کەوا تۆتیاییت، لە بازاڕی، لە ماڵی، لە تەکسید، لە ئیشی، لە کەسابەتی، لە معمەلی، خەوتووی، هەستاوی، خێزانت هەیە، گەنجی، گەڵفرێندت هەیە، خێزانت هەیە، ئیشی باشەکەی، مەشروب ئەخۆی، جگەرە ئەخۆی، معتادی، هەرچیەک هەی خوا ئەزانێت تۆ چیەکەی، چونکە خوا ئەزانێت تۆ چیەکەی وە لە قیامەتیشە لێپرسینەوە لەسەر هەموو حرەکاتێکی ئینسان هەیە لە دنیانی. خوا ئازادێکی تەواوی داوە بە ئینسان، بەڵام مانای ئەوە نییە کە خوای پەروەردگار لێپرسینەوە بۆ ناکات لەسەر ئەوەی کە کراوە. بۆیە دەمێت لە کۆتاییە ئەوە بڵێم بەڕاستی ئێمە لە بەریتانیا کەسمان لەگەڵ نییە، نەدایک، نەباوک، نەبرا، نەخوشک، نەعەشیرەت، نەبنە ماڵن هیچ کەس. ئەوەی کە لەگەڵمانایە خۆی تەبارەک و تەعالایە. با ئێمە ئاگامان لە خۆمان بێ، خوا لە خۆمان نەڕەنجێنین و پاراستنی شوناسی کوردەوارێکەشمان بپارێزین. ئێمە وەکو کورد کۆمەڵی ئەخلاقی زۆر جوانمان هەیە، ینی ئەخلاق و خۆڕەوشتی جوانمان هەیە. وەختی خۆی ئەڵێن خەڵکی کورد چۆ بۆ دزی، ڕەفیقەکەی نمەکی ماڵەکەی کردوتێ بە قوزڵ قوردت بێ ئەی نمەکمان کرد چۆن دزیان لێ بکەین، ماڵەکەی نەبردووە لە منتیقەی لای ئەوە بوو لە هەڵەبجە ئەو ناوە. بۆیە ئەمە ینی ئەمە هەموو ئەخلاقی جوانە لە کووردا، خۆڕەوشتی جوان، ئەخلاقی جوان. بۆیە دەبێت ئەوە بڵێم کە ئێمە هەمومان بەیەکەوە با بتوانین جوان بژین لە وڵاتە و نزیک بین لە مزگەوت. ماوەیەک پێش ئێستا کەسێک تەلەفۆنی بۆ ئێمە کردو کۆمەڵی کوردی بەریتانیا، مێردەکەی مردبوو، ئەلەم بەریتانیای لەوانەیە گوێرە دەنگم بێ، مێردەکەی مردبوو 15 ڕۆژ لە سەلاجەیە بوو، کەسێک نەبوو جنازەکەی بۆ وەربگرێتەوە. ئێمە چوین بۆمان وەرگرتەوە، هاوردمان بۆ بێرمیگام کفن و دفنمان کرد، نردمانەوە بۆ کوردستان. ئەوە هۆکارەکەی چییە؟ ئەوە هۆکارەکەی ئەوەیە نزیکی مزگەوت نەبووە،
هۆکارەکەی ئەوەیە ناو جالی کوردی نەبووە بۆیە تکاکەم خۆتان دوور مەگرن لە ڕەوەندی کوردی لە مزگەوتەکان لەو ڕێکخراوە باشانەی کە خزمەتی کورد ئەکەن لە وڵاتانە بۆی کە خوانە خواستە بەیانی لێشتان قەومە بێن بەدەمتانەوە بۆیە ئێمە دەمێ ئەوە بڵێم وەکو کۆمەڵی کوردی بەریتانیا هەمیشە لە خزمەتی ڕەوەندی کوردیا بووی هەمیشە هەوڵمان داوە خەڵک دووشتی لەبیر نەچێ پاراستنی شوناسی ئاینی لەگەڵ پاراستنی شوناسی کوردی ئەم دوانە بپارێزە لە بەریتانیا سەرکەوتووە بیت و دڵنیام ئایندەیەکی گەش و باشت دەبێت. زۆر سپاس مامۆستا هیوادارم هەمیشە سەرکەوتوو بی ئەزیێتماندای سپاس بۆ تەش. زۆر سپاس بۆ بینەریتان خواتان لەگەڵ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4